نه نه تمام ئێمە ئەم پارچە ئازادکراوی کە هەمانە ئەم حکوومەتی کە ئێستا دامەزراوە لێرە بە خوێنی هەزاران هەزار ئەنفال و شەهید و کیمیاباران و ئەوەی کە پێمان کرا کە زۆر قێزەون بەرامبەر بە مرۆڤەکانی ئێمە کراوە دژمنی گەلی کورد هەموو یەکە زۆر ئەم کوردی گران دەبێ ئەمە لە بەرهەڵدەبی چەند خزمەتە ئیشتر بکە هەتان بکەین فکرێکی نەکتەوی کە ئێمە بیستمان ئەو گەماروی کە کەوتوتە سەر کەمپی مەخمور ئەو پێداویستیانی کە هەموو مرۆڤێک لە ژیانی ڕۆژانەیە پێویستی پێێتی بە تایبەتی خوێندکاران ئەمڕۆ ئێمە توانیمان لە سلێمانیەوە هەندێک پێداویستی خوێندکاران بگەین نێرە واتە وەکو دەفتەر و قەڵەم و ڕاستە و لاسیک و قەڵەمدایان و ئەوانە هەوڵمان ناوە بۆ زیاتر ئەو شتی کەشکە وەکو جانتاو ئەگەر هەوڵ بین هەموو ڕێکخراوەکان هاوکاری ئەم کەمپە بکە چکە پێداویستی زۆر زۆریان هەیە بۆی ئەو گەمارەوە ئێمە بە نوێنەرایەتی بە هەمان شێوە کۆمەڵی کوردستانی سەوز لە مەخموریش بە هەمان شێوە ئەوانیش کە نوێنەرایەتیان کردین بۆ ئەوی بینە ئەم شوێنە هاوکاریەکانیان پێ ببەخشین من زۆر بە خۆشحاڵیەوە شانازی یەکەم بەوەی کە ئەمڕۆ من توانیم ئەو هاوکاری بگەینم ئەم شوێنە ئەو هاوکاریانش کە هەموو کەسێک بەڕاستی پێویستە چۆنەڵی هەست بۆ مەسئولیت و بەرپرسیارەتی کوردانە بکە کە هاوکاری ئەو خوێندکارانە بکە ئەو خوێندکارانی کە ئەمڕۆ بینیمان خوێندکاریش ئەمڕۆ لە وڵاتی ئێمە ژێرخانی دروستبوونی وڵاتێکە لە هەموو ڕوویەکەوانێ مامۆستا سلێمانە ئەف هەیەت و ئیرۆ هوتین ینی خێرخۆزیەکی کۆمەلگەیە سەوزن ینی بەریۆ نەهۆژی پۆر ئۆریکۆریەکی وسۆکردن ئەف گوتە سەدەمێ ئەف ئۆریکۆریۆمە ئەف ئابلوقایەوە لەسەر وەرگێ هەیی ینی ئەو چەندەش دەستێمە چەند دەفتەرن پێنووسن دەفتەرێ نوێنەین گوتی ینی مەژ بوو خواندەوەنێن وەرگها شەید ڕۆستەم جودیەوە نییە ینی ئەف مەژی سپۆسیەوە کردوەکی ڕێڤەبەریۆ پەروەردە و مەخمور ینی ئەم پێی کەیف خۆش بی ینی سۆزیەکی وسۆ دەمەکی وسۆ دە پێڤەژوەیەکی وسۆ تەنگدا ما بە بیر بینن ینی ئەوەژی وسۆ گوتن ئەم پێ زەف ڕاحەتسزین کو مەسەنا ئەف ئابلوقایە کون هەر لەسەر تایبەت وەرگێ گوت شتێش دەستێمە بێ لە ڕووی یاسەوێ ئەمێ لە پەرلەمانە کوردستان دەبە لە سۆزیên ناونەتەوی دەبە ئەمێ vê mijora hemê bikî mijora nîxoşê tiştoş destê me me jî wek soziya perwerdeyê xêrotin we kir spasiya we dikî